بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەی 4 ڕۆژە هەناردەی نەوت یاریێم ڕاگیراوە لە ئێستەشدا وەفدی حکوومەت یاریێم و عێراق لە گفتوگۆدان بەڵام تاکو ئێستا هەناردەی نەوت دەستی پێ نەکردووە بۆ وەزارەتی نەوتی عێراق داوا دەکات کە دووبارە هەناردەی نەوت یاریێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە دەست پێ بکاتەوە لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئاکەی هەناردە دەست پێ دەکاتەوە ئەگەر دەست پێ بکاتەوە چۆن دەست پێ دەکاتەوە و تاکەی کۆمپانیا نەوتیەکان توانایی ئەمبارکردنی نەوت یاریێمیان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان زیانەکانی ڕاگررتنی نەوتەم لە ڕووی ئابووری هەم لەسەر کێڵگە نەوتیەکانیش چی دەبێت لەگەڵ ڕێک لە بەرەزان محەممەد حسێن شارەزای نەوت و غاز لە ستۆدیۆ هەروە وابریارە لە ئەمریکاشەوە سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری پێشووی عێراق و توێژەر لە ناوەندی ئەتلانتیک کاونسڵی ئەمریکی لە واشنگتن لەگەڵمان بێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک محەممەد بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین 4 ڕۆژە و نەوتیارێم بڕاگیراوە تاکەی کۆمپانیا نەوتیەکان توانیان هەیە کە نەوت یاریێم ئەمبار بکەن لە ناوخۆدا ئەوەی کە بۆ دەرەوە هەناردەکردن ڕاگیراوە. بەڵێ سپاس بۆ دەرفەتە کاک حەکیم خۆشحاڵم جارەت لەگەڵ جەنابتا پرسێکی تری تایبەت بە خەڵک و ژیان و ئابووری وڵاتە تاوتویەکەین توانای ئەمبارکردن لە کێڵگەیەکۆ بۆ کێڵگەیەکی تر فەرقی هەیە ئەگۆڕێت بەڵام بەگشتی توانای ئەمبارکردن لە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستانە لە باشترین حاڵەتە ناتوانێت تەجاوزی هەفتەیەک بکە ئەنی هەفتەیەکی بەردەوامی بەرەمێنان وەک بۆ نمونە لە کێڵگەی خورمەڵە لە باشترین حاڵەتە ناتوانێت لە هەفتەیە زیاتر بەردەوام بێ لە هەنێک کێڵگا وەکو کێڵگەی چیاسوورق لە گەرمیان ڕەنگە هەر 1-2 ڕۆژ بێ لە سەرقڵا لە تەقتەق لە سەرسەنگ لە ئەم کێڵگانە هەموو 1-2 ڕۆژ 3 ڕۆژە نەیتر هەمووی ئەبێ لە نەتیجا بۆستێ بەرهەمێنان بۆستێ لە بەرەوەی خەزانەکانیان بچووکە هەر ئەساسەن ئەمانە خەزانیان ئەوەندە نەکردووە کە بۆی چاوەڕێ ڕۆژێکی وا بکەن توانای ئەمبارکردنیان هەمیشە بۆ ئەو بۆ بەشی 1-2 ڕۆژی بەرهەمێنانیان لە بەردەسا بێ بۆی کە بە تەنکەریەت ئەوان تەنکەرەکانی پێپڕ بکەن و بینێرن بۆ ئەو پامپستیشنەی لە خورمەڵە هەیە بۆیە لە نەتیجا ئەنیسەیەک هەفتە بە کوی گشتی هەفتەیەک دەتوانێت لە باشترین حاڵەتە هەفتەیەک توانایی لە ناو خۆساگیکەنەوە کاک محەممەد ئەتوانن بەڵام ئەگەر بێت و هەموو ئەو مەسفانەی لە هەرێمی کوردستانە نەوتی هەرێمی کوردستان بکڕن و بیکەنە گاز و بنزین و بەرهەمە نەوتیەکان و بیفرۆشتنەوە بە خەڵکی کوردستان ناتوانن زیاتر لە چواریەکی نەوتی خاوی کوردستان بەکاربەرن باش لەبەرەوەی کۆی هەموو هەرێمی کوردستان بە کەمتر لە 100,000 بەرمیل نەوت بۆ پاڵاوتن تەماگەر بەشێکی ئەم بەرهەمە نەوتیانەش ئەبێ بچێت بۆ ناوچە جێناکۆکیەکان یا پارێزگاکانی تری عێراق بفرۆشتێ کەمتر لە 100,000 ئەتوانن سەرف بکەن باشە بەڵام ئەو بەشەکەی تری چی لەکەیت لە هەرێمی کوردستانە ڕۆژانە حاڵی حاضر توانای بەرهەمهێنانی نزیکەی 430,000 بەرمیل نەوتی خاوی هەیە ڕۆژانە تۆ ئەمە با بڵێنەوە بازارە دروست کرد بۆ 100,000 ئەو 330,000ەکەی چی لەکەی ئەوشمان لەبیر نەچێ مەسلەی نەوتی خاو هەر تەنها ئەوە نییە نەوتی خاو لە کوردستان و لە عێراقشە هەمیشە سەرچاوی عمولەی سەعب بووە سەرچاوی دۆلاری ئەمریکی بووە بۆ حکوومەتەکان ئەوەی حکوومەتەکان لە ناوخۆ دەستیانەکەوێت بۆ بەرهەمە نەوتیەکان لەبەرەوە بازاڕەکە بچووک و سنووردارە هەمیشە ناتوانێت کەمتر زیاتر لە نیوەیە لە هەنێجار زیاتر لە چارەکێکی خەرجی ئەم حکوومەتانە دابین بکە حکوومەتی هەرێم لە هەموو حاڵەتێکان لانی کەم هەموو مانگێک پێویستی بە 1 تریلیۆن دینار عەفو بۆەوەی خەرجەکانی خۆی دابین بکات موچە دابین بکات و خەرجەیەکە کارگەڕی و ئیسtisمارەکانی بەردەوام بکە ئێکە حکوومەت پارەی نەبوو ئەم خەرجیانە دابین بکە سیولە نایەتە بازاڕەوە کە سیولە ناتە بازاڕە ئۆتۆماتیکی خەڵک توانای سەفەر و سەیرانی وەکو جاران نامێنێ خواست لەسەر بنزین و بەرهەمە نەوتیەکانیش کەمە بێتەوە بۆی لە نەتیجا ئەم بازاڕەی ناوخۆیش کە هەیە بۆ بەرهەمە نەوتیەکان و گاز و بنزین و ئەوانە ئەم بازاڕش تووشی زیانەوە گەر بێت و هەرێم نەوت بەدەرەوە نەفرۆشەوە دۆلار نەیەنێ باش دوای قسە سەرۆکیانگەیستا هەندێک بڵێن کێڵگە بەرهەمیان ڕاگرتەوە بەرهەمێنان زیانەکەی چی دەبێتێمەوە خزمەتان بچین لای کاک سەرکەوت پەرلەمانتاری پێشووی عێراق و توێژەر لە ناوەندی ئەتلانتیک لە
نیوکانسڵی ئەمریکی لە واشنگتن. کاک سەرکەوت سوپاسی ئامادەبوون دەکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە و ڕاگررتنی نەوتی هەرێم ئایا دەبێتە دەرفەتێک بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا یاخود بە خراپ بۆ هەرێم دەشکێتەوە؟ بەڵێ سپاس کاک حکمت، سڵاویشم هەیە بۆ بینەرەکانتان و بۆ میوانە بەڕێزەکە کاک محەممەد. درۆزبایی مانگی ڕەمەزانتان لە یەکەم هیوادارم ڕەمەزانێکی پڕبەرەکەت بێ بۆ سەرجە موسڵمانان بە تایبەتی وڵاتیانی هەرێمی کوردستان. ڕەنگە کاک حەکیم ئەگەر بگەڕێنەوە کورد خۆت جەنابەت چاوێک بخێشێنیتەوە بە ئەرشیفی بەرنامەکەی جەنابتا و بە چەند بەرنمەیەکی تر یەکێک لەو بەرنامانە بوون لەگەڵ کاک محەممەد داوابزانم لە ستێر گروپ لە ستێر تیڤ کردومانە لەسەر هەمان بابەتی بووجە و موچە ئەوانە، یعنی شتێکە کە پێم وایە علمی زەڕە نییە. ئەو کاتە ئێمە کە لە بەغدا بووین خەڵکانی پسپۆڕی وەکو کاک محەممەد و خەڵکی تریش هۆشداریان داوە لە مەترسی مامەڵەی تاگلایەنەی حکوومەتی هەرێمی کوردستان بە نەوتەوە و احتیمادکردنە سەر تورکیا و فرامۆشکردنی بەغداد وەکو قوڵای استراتیژی هەرێمی کوردستان و پابەت نەبوون بە ڕێکەوتنەکانی پێشووەوە ئەو دەرەنجامی ئێستەی لێکەوتوتەوە کە کەوتنەتە دۆخێکی یەکجار خراپەوە کە تەسیری لەسەر بازار و ئابووری هەرێمی کوردستانە بێت. تەمان ئەگەر فشارەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبێت دۆخی هەرێمی کوردستان زۆر خراپتر بێ، ئەو فشارانەی عێراق زۆر تونترە بێت لەسەر هەرێمی کوردستان تاوەکو بگاتە ئاستی داخستنی حدودەکانیش بەڕوویە. بەڵام فشارێکی ئێستا حالێن فشارێکی زۆری واشنگتن هەیە لەسەر بەغداد بۆ گەشتنە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان پێش سەردانی چاوەڕوانکراوی محەممەد شیع سوودانی بۆ واشنگتن، کامەش ئەگەر سیرکەن ترافیکێکی خێرایی دیبلۆماسی هەیە لە نێوان بەغدا و هەولێرە. بۆیە ئەمە ئێستا نابێت پرسیاری ئەوە بکەین ئایا گەنە ڕێکەوتن نەبێت بگەنە ڕێکەوتن، بەڵام شێوازی ڕێکەوتنەکان چیە بێت، چونکە هیچ دەرفەتێک لە بەردەمی هەردوو لایەنان نەماوە بۆ ئەوەی بابەتی بودجەیەک لای بکەنەوە. قانونی ئیداری مالی عراقی ڕێکارێکی پێویستی گرنگی داناوە بۆ تۆنەتی مامەڵەکردن لەگەڵ هەرێم و پارێزگاکانە، ئەوە کرێ بکرێتە بنەما و هەروەکو ساڵانی پێشوو ئەکرێ پرسی نەوت فرۆشتنەکەی لانی کەم بە بازارکردنەکەی ڕادستی سۆمۆ بکرێت تاوەکو ئەو کێشانەی زۆرانەی کە تووشی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بووە لە کۆڵ بێتەوە. ئەمە تەشجیعی لایانی ئەمریکیشە، هاندانێکی زۆری لایانی ئەمریکیشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بگەنە ڕێکەوتن لەگەڵ بەغدا. طبعاً هەر لە سەرەتای دەرهێنانە 2007ەوە ینی کۆمباسی کۆمپانیەکانی ئەمریکی ناکەم، بەڵام حکوومەتی ئەمریکی لەگەڵ ئەوە بۆ بە ئێستاشەوە کە بەبێ ڕێکەوتن لەگەڵ بەغداد هەرێمی کوردستان سەربەخۆوانە مامەڵە بە نەوتەوە نەکات و احتیماد لەسەر ڕێکەوتن کا لەگەڵ بەغداد نەک لەگەڵ وڵاتانی تری دراوسێت، چونکەم لە چوارچەوەی عێراقا دەستورێک هەیە هەردووکیان بەیەکەوە بەسێتەوە، دادگایەک هەردووکیان بەیەکەوە بەسێتەوە، بەڵام هیچ شتێک هەرێمی کوردستان و تورکیا بەیەکەوە نابەسێتەوە، هیچ التیزاماتێکی یاسایی تورکیا بەرامبەر هەرێمی کوردستان نییە، بۆ معنایان نییە کە مامەڵە لەگەڵ تورکیا نەکرێت. بەڵێ ئەمریکا لەگەڵەوەیە کە هەرێم خۆی نەوتەکەی بفرۆشێ ئەگەر هەنار دەست پێ بکات و یاخود عێراق بیفرۆشێ دەچێتە وردەکاریانەوە. ئەمریکا لەگەڵ ڕێکەوتنە لەگەڵ بەغداد بە هیچ شێوەیە تەشجیعی ئەوە ناکات کە نەوت بە شێوەیەکی سەربەخوانە بفرۆشێت. چاوەڕێیەکە هەرێمی کوردستان حتا لە بەرنامەکەی بەڕێسە چەند ساڵێک لەمە پێش باسم کرد کە وتارێکی برێدمەگۆرک هەیە لە بەردەم کۆنگرێسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە باس لەوە کاڵە بە بەرپرسانی کوردم وتووە کە کێکی بچووکی خۆتان مەبەن وە خۆتان بێبەشکەن لە کێکی گەورەی عێراق، بەستی نەوتی زۆری عێراقە لەبەرەوە تێکەڵی کەن تاوەکو لە کێکە گەورەکە بەشدار بن. تەنان لە ڕووی ئابووریشەوە ئەوە بۆ هەرێم کوردستان قازانجە، لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە ئەم حاڵەتە نقطە زوعفەی هەرێمی کوردستان بەرامبەر تورکیا دروست بووە بەهۆی ئەم مەلەفی نەوتەوەیە. بۆیە ڕێکەوتن لەگەڵ بەغداد پێگەی هەرێمی کوردستان بەهێزەکە لە ئاستی نێودەوڵەتی لە ڕووی ئابووریەوە پێگەی بەهێزەکە لە بەغداد پێگەی هەرێمی کوردستان بەهێزەکە. ئەمە ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2007ەوە هانی بەرپرسانی کورد ئەیان کە بەڕێکەوتن لەگەڵ بەغدا پرسی نەودێک لای بکەنەوە، چونکە ئەمە مەترسیدارە هەم لە ڕووی ئابووریەوە سوود ناگەێنێ بە هەرێمی کوردستان، هەم لە ڕووی ئایندەوە توانا و پۆتێنشەڵی عێراق لە ڕووی وزەوە زۆر زیاترە لە هەرێمی کوردستان و لە گەشەکردنا یەکێکە لە وڵاتانەی کە چاوەڕوان نەکرێت لە دوای سعودیە ببێت یەکێک لە بەرهەمهێنەرە سەرەکیەکانی نەوت و ئەگەر ئەوە بەرهێنان لە کێڵگە نەوتەکان و کێڵگە غازیەکان بکە. بۆیە ئەوە ڕای بەرپرسانی ئەمریکایەکە ئیلا ڕێکەوتن لەگەڵ بەغدا باشترین چارەسەرە بۆ بەڵێ بەڕێزت ینی ئەم بڕیارە بە سوودی خەڵکی کوردستان دەبینی ڕاگررتنی نەوتەکە ئەگەر بە سوود دەبین لە چیدایە؟ بەڵێ پێم وایە لە ئەزمموی
ببوورە لە ئەدمموی 15 ساڵی ڕابردوو لە دوای هەناردەکردنی نەوت و دەرهێنان و هەناردەکردنی لە چەند سای ڕابردوو لە هەرێمی کوردستان ئێوە و ئێمەش بینیمان هەرێمی کوردستان پاشەکشێکی گەورەی لە دیموکراسی کرد پاشەکشێکی گەورەی لە پرسی مافی مرۆڤ کرد ئێوە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاتان بینی هیچ ئەم ساڵ و ساڵانی پێشوو پاشەکشێکی گەورە هەیە لە ئازادی ڕادەبن بۆ یەکەم جار زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە لە ئێستاە کە ڕێکخراونەوە دەوڵەتەکان خچیان تر لیستی ئەو وڵاتانەی ئەو ناوچانەی کە هاوڵاتی لەسەر بیرروبۆچوونی سیاسی و ئازاد زیندانی ئەکرێ یا ئەکوژیە ڕڕیت و نتوژێ بێتەوە ئەمە بووە هۆی دابەشکردنی زیاتری هەرێمی کوردستانیش پێکدادان لە بینی پارتی وەکێتیە ئێوەزان لاوازکردنی زیاتری هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریشەوە ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەرێمی کوردستان بەرەو خراپتر چوو یعنی ئەمە پێویستی فەلسفەیەکی زۆری ناوێ ینی بەڕاستیەکەی زۆر توێژینەوەی ناوێ زۆر پێویستی بە قوڵبوونەوە نییە تاوەکو بگەینە ئەو دەرەنجامە کە نەوت لە ڕاستیان نەوت لە هەرێمی کوردستان وەکو هاوشێوەی زۆرێک لە وڵاتانی شکست خواردوو بوو بە لەعنەت نەک بوو بە نیعمەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە بێموچەیی بەهۆی نەوتەوە پرسی بێموچەیی دەستی پێکرد پرسی هەژاری لە هەرێمی کوردستانە زیادی کرد بۆیە ئەم بڕیارە لە قازانجی لە ڕووی سیاسیەوە حیزبە سیاسەکان ئەوانەی بەرژەوەندیان لەنەوتا هەیە لەگەڵی نین ئەوە تۆمەتیش بۆ خەڵکان دروستەکەن لەگەڵین بەڵام من پێم وایە دەرەنجامەکە یەگەرەمانە لە بەرچاو بگرین لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پێویستەکە پێشوازی لێ بکرێ تا بەرپرسانی هەرێمی کوردستان ناچار بکرێن لەگەڵ بەغدا ڕێبکەون قوڵایی هەرێمی کوردستان و بەرژەوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە و پێویستەکە لە بەغدا پێگەی خۆی بەهێز بکات هەتا نەوتی زیاتر و غاز زیاتر بدەیت کاک حەکیم ینی پێگەی بەهێزترە بێ پێگەی هەرێمی کوردستان لە عێراق بەهێزترە بێ بەڵام تۆ هیچ شتێک نەدەی لە ناو پەرلەمانە نوێنەرایەتی هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ بەرەو لاوازبوون ئەڕوا بەڵام ئەم نەوتە هۆکارێکە بۆ ئەوەی کە بتوانرێ کە پێگەی سیاسی هەرێمی کوردستان لە بەغدا ببوژێنرێتەوە و بەشدارێکی گرنگ لە بژانەوەی ئابووری عێراق سپاس دەکەم دێمەوە لاتەن کاک سەرکەوت کاک محەممەد سەبارەت بە زیانەکانی بۆ من ئەگەرەوە بەنێنان ڕابگیرێ زیانی چییە بۆ کێڵگە نەوتەکانیش سەرکە زیانی ئابووری و دارایی هەیە و زیانی تەکنیکی و پیشە سازیش هەیە باشە زیانە ئابووری و دارایەکان ئەوەیە هەرێک لەم کۆمپانیا نەوتیانەی هاتوون لە کوردستانەوە بەرهێنانیان کردو و نەوت بەرهەمێن و نەوتە فرۆشن جارێ هەر لە سەرەتاوە ئەمە سەرمایەکانیان بە قەرزێناوە لە چەند بانکوینەکێ ناویانە قەرزەکە نرخی سووی لەسرە باشە ساڵانە مەبلەغێکی دیاریکراوەدەن بەس لە بەرەوەی ئەو پارەیانە بە قەرزێناوە ئەم کۆمپانیانە تاقە یەک ڕۆژ بۆسن لە کارکردن و بەرهەمهێنان ڕاگرن ئۆتۆماتیکی ئەوان نرخی سووەکە دەن کرێ قەرزەکە و سەرمایەکانەدەن بەڵام ئیش ناکەن ئەمە لەو دەکەن کۆمپانیەکان کۆمپانەکان زیان دەکەن ئەکیت کە زیانەکەن لە نەتیجە ئەم زیانە ئەوان بەچی وەریەگرنەوە ئەیخەنە سەر ئەوەی کە پێوترێ کۆست ڕیکۆڤەری بەرهەمەکە ئەنی زیانەکە لە هەرێم دەکەوێت زیانەکە لە هەرێمەکەوێت لە تێچی بەرهەمێنان زیادەکە لە ڕۆژانی ئایندا کە جارێکی تر نەوت بەرهەمێن ئەمە لە ڕوویەکە لە ڕوویەکی ترۆ لە هەنێک کێڵگا کە تۆ ماوەیەکی لێک ناکاتە زەنچی بەرهەمهێنانی نەوتۆک ئەو پلاکێک نییە تۆ کەی بتەوێت دایگرسێن و بیکوژێنیتەوە تۆ ناتوانانی بە تەواوەتی بیکوژێنیتەوە واز بێنی لە بەرهەمێنان کە ئەمەت کرد لە ڕووی پیشەسازیشەوە ئەگەر هەیە ئەو کێڵگە زیانی پێ بگا من خەبیری تەکنیکی پیشەسازی نەوتنیم ڕەنگە نەتوانم بە باشی ئەم لایەنەی شەرق و تەفسیر بکەم بەڵام ئەوەی هەیە بە تایبەتی لە هەنێ جیۆلۆجیای دیاریکراو لە هەنێ ناوچەی دیاریکراوە تەبیعەتی کێڵگە نەوتەکان بە جۆرێکە کە مەترسی ئەوەی هەیە کە تۆ ماوەیەک ئەوەسی لە بەرهەمێنان دوای ئەوە دەست پێەکەیتۆ فشاری ناو بیرەکە بگۆڕێک ئەوەی کە ئەگەری ئەوە هەیە مەسەلەن ئەو پێکاتە ئاوی لە ناو نەوتەکە هەیە زیاد بکایە کەم بکایە ئەگەری ئەوە هەیە کواڵەتی نەوتەکە بگۆڕێ یا بەرهەمهێنان کەم بکە دوای لەو نەوتە یەک دنیا ڕیسکەیە کە تۆ نازانی دوجار چۆنە بێگەر بۆ مانگێک بۆ دوو مانگیا بۆ ساڵێک یا بۆ دەڕۆژ لێک ناکاتە بەرهەمهێنان بۆ سێنیت و دوایی دەست پێ بکەیت بۆیە لەم ڕۆژۆ لە ڕووی تەکنیکی و پیشەسازیشۆ چاوەڕێ ئەوە کرێت کە زیانی هەبێت کە تۆ بابن ئەکیت زیانی ئەبێ کە تۆ لێک ناکاتە بەرهەم ڕاگری بۆیە هەم بۆ کۆمپانیەکان هەم بۆ خەڵکی کوردستان و هەم بۆ حکوومەتی هەرێمیش ئەکیت زیانی هەیە ملیۆن دلار دەکرێت فرۆشی نەوتێرێ ئەوەندە زیان بەرهەرێم کە وەکو دالایەنە دارایەکەی هەناردەکردنەکەی قەبارەکەی ئەوەندە دەبێت بۆ نمونە بەس تێرەگەشتم چۆنانی هەناردەکردنی ڕۆژانە ئێستا بەپێی کۆمپانیای سۆمۆ بێ لە مانگی ڕابردوو هەرێم 443,000 بەرمیل ڕۆژانە بە تێگرا هەناردەی کردووە هەنی تێگرای ئەوە لە سەرێم چەند دەکەی بۆ ناگەر بوەستی
آخر جار کە نەوتی هەرێم هەناردەکرا لە ڕۆژانی ڕابردووە نزیکەی 380,000 کەمتر بوو، نزیکەی 370,000 بەرمیل هەناردەکرا لە ڕۆژانە. ئەگەر تێکڕای ئەم مانگە وەربگرین مانگی سێ نزیکەی 370,000 چونکە ماوەیە کە حکوومەتی هەرێم بڕێکی نەوتەکەی ئەدا بە مەسفاکانی لاناز و کاڵەکی کارگروپ و ئەمانە بۆ بەرهەمێنانی نەوت و گاز و ئەمانە لە ناوخوا بەکارێن. بۆیە بڕی هەناردەکردنی کەم کردوتەوە، بۆیە تێکڕای هەناردەکردن لەم ساڵان نزیکەی 370,000 بەرمیل بۆ لە ڕۆژەکە لە ئەمەکو تێکڕای مانگی سێ. تۆ عادەتەن بۆەوەی بزانی ئەم بڕی ئەم زیانە چەنە، ئەم 370,000 کەڕەتی ئەوەنەی نرخی نەوتی هەرێمەکەی کە نزیکەی $50 $50 لە ئێستا ئەوەی وا تەقدیرەکە، چونکە هەمیشە $90 کەمترە لە خوارەوە، هەمیشە $90 کەمترە لە برێن بە تایبەتی لە دوایەوە شەڕی رووسیا دەستی پێ کردو ئەم دیسکاونتە ئەوەنە بەرز بۆ تۆ. نازانین ئێمە تا چەند ڕۆژی کە نەوتی هەرێم هەر ئاوا ئەمێنێتەوە هەناردە ناکرێ، بەڵام ئەکید تۆ چەند ڕۆژ هەناردە نەکرێ ئەوەنە بەرهەمی لە دەستچوو، ئەوەنە بۆ منە 370,000 کەڕەتی نرخی نەوتی تێکڕاکەی لەم مانگە ئەوە زیانەکە بۆ دەرەچێت. لە ئێستا ناتوانین تەقدیری بکەین لە بەرۆی نازانین تاکەی ئەو وەسا بەردەوامە. گەر هەنار دەست پێ بکاتەوە بۆ نمونە دەبێت سۆمۆ بیفرۆشێ. ئێستا لە بەغدا لەسەر ئەوەی مفۆغزات با بڵێ مشتومڕ و ناخۆکی لەسەر ئەوەیە. لایەنی عراقی ئەڵێن لە دوای ئەم بڕیارەی دادگای ناوبژیوانی پاریس واقعەکی تازە دروست بووە. ئێستا شەرعیەتی نێودەوڵەتی دراوە بە لایەنی عراقی وەزارەتی نەوت بە تەحدید وەکو تەنها کیانی عراقیە کە مافی ئەوەی هەبێ ئەو نەوت و بەرهەمە نەوتیانەی لە بۆڕی نەوتی عێراق تورکیاوە ئەچێتە بەندەری جێهان، تەنها وەزارەتی نەوت و لایەنی وەزارەتی نەوت کە یعنی سۆمۆ ئەبێ بیفرۆشێ. جەماعەتی با بڵێن وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێم ئەڵێ نەخێر ئێوە بێن جارێ با بەپێی ئەو ڕێککەوتنەی لە پرۆژە یاسای بوجا هەیە با ئێمە دەستکەینەوە بە نەوت فرۆشتن، دوای ئەوە بە پێی یاسای نەوتوغازی نیشتیمانی ڕێکەوین لەسەر ئەوەی کە چارەسەرێکی تەکنیکی بدۆزینەوە بۆ ئەوەی کە کێ نەوتەکە بفرۆشێت، چۆن پارەکەی داهاتە نەوتەکان بێنینەوە بخێنە چه حساب بانکیەکۆ، کێ مافی ڕاکێشانی پارەی هەبێت لەم حساب بانکی، ئەم حساب بانکیە کێ دەسڵاتی ئەوەی هەبێ مەسەرەن تەعاملی پێوە بکە ئاگاداری بێت. ئەمە هەمووی وردەکاری ئەبێ ڕێکەون لەسەری بە پێی یاسای نەوتوغاز. بەڵام لایەنی عراقی نەخێر بێن ئێساوە سۆمەوە بێ دەستکا بفرۆشتین، چونکە بە پێی نەسی قرارەکەی دادگای ناوبژیوانی پاریس سۆمۆ وەزارەتی نەوت تەنها لایەنی ئەوەن کە مافیەوەیان هەبێ نەوتی عراق بە هیچ کوردستانیشە فرۆشێت. ئەمە بە پێی ئەو زانیاریانەی لە میدیا بڵاو بۆ تۆ بەعفو. دوای دێمە خزمەتە سەر قەرەبوو دەبێت کێویدا ئێستا گرفت لەسەر قەرەبووەکە شەیە. کاک سەرکەوت بەڕێزت وەکو پەرلەمانتارێکی پێشوو ئێستاش وەکو توێژەرێک لە ناوەندی ئەتڵانتیک پێشوازی لەم بڕیارە دەکەی پێ دوایە بۆ خەڵک یانی ئەگەر باش بێ بۆچی ینی سوودەکەی چی ئایا عێراق ئامادە دەبێت پشکی هەرێم بنێرێ یاخود ئەوەی کە لە چوارچێوەی یاسای بودجەی 2023 دیاری کراوە لە بەرژەوەندی هەرێمە؟ کاک حەکیم لە ڕاستیە ڕێی من زۆر گرنگ نییە ئەوەی کە گرنگە ئەو ڕاپرسیانەیە کە زۆرێک کەسانی سەربەخۆ و هەندێک توێژەر هەندێک ڕۆژنامەنووس کردویانە لەسەر واقعی حاڵ کاردانەوەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئیجابی بووە بۆ بڕیارەکە، واتە پێ خۆشحاڵ بوون بە بڕیارەکەی دادگای پاریس و نزیکەی زیاتر لە 80 بۆ 90 خەڵکی هەرێمی کوردستان پێ ئەو ڕاپرسیانە لەگەڵ ئەوەن کە عێراق نەوتەکە بفرۆشێ. ئەمە بە مانای کۆتایی هاتنی هەموو کێشەکان نایە، بەڵام بە مانای کێشەیەکی سەرەکی هەیە کە نەوتە لە هەرێمی کوردستان و ئیستیغلالکردنیەتی لەلایەن هێزە حکومڕانەکانی هەرێمی کوردستانەوە بۆ بابەتی سیاسی ململانەی سیاسی بۆ چەوسانەوەی ناوچەیەک لەسەر ناوچەیەکی تر بەکارهێنانی کڕینی وەلا یعنی ئەمانە هەموو دۆکیومنت کراوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ نەهامەتەکانی نەوتا ژیاون. بۆیە بە کۆی گشتی ئەگەر سەیری بکەی زیاتر نزیکەی 90 هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێیان باشە کە عێراق نەوتەکە بفرۆشێ، بۆ معنایانە ئەیانەوێت هەرێمی کوردستان نەمێنێتە هەندێک لایەن ڕەنگە وەکو بابەتێکی تەخوین سەیری بکەن. لە ڕاستیە ئەوە هەستێکی ڕاستەقینەی ناقی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەرەنجامی ئەو ئەزمونەیە کە لەگەڵ سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانە هەیان بووە، ئەو ناشەفافیەتە ئەو نەبوونی چاودێریە. ئێوە زان لە دوای بەتەواوەتی بەسەر بەخۆ فرۆشتنی نەوت لە دوای 2013 و 2014
هیچ یاسایەکی بودجەی نەهاتۆتە پەرلەمانی کوردستان کە ئەمە بۆ خۆی کەموکوڕیەکە و ئێستش کە دۆخی هەرێمی کوردستان بەرەو قۆناغی ڕۆیوە لە مەترسی ئەوایە کە شەرعیەتی یاسای خۆی لە دەستدا بۆیە قەیرانی تر دروست نەکرێەوە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ئەم پرسیینەوتە چارەسەر بکرێت چونکە لە ئێستا کۆتایی ئەم مانگە خۆتانەزان دادگای ئیتیحادی جارێکی تر دانیشتنەکە لەسەر ئەو داوایی کە بەڕێزم دکتۆر یوسف تۆماری کردووە لەسەر حکومەتی هەرێم مەسەلەی شەرعیبوونی حکومەتی هەرێم ئەکرێ ئەمە دیسان و حکومەتی هەرێم خاتە دۆخێکی ناشەرعیەوە ئەو کاتە فراخێکی دەستوری دروستە بێ عێراق ڕاستەوخۆ توانین ئەبێ کاروباری هەرێمی کوردستان بەڕێوە باو ئەو فراغی لە دوای 91 و 92 کە عێراق کشایەوە لە هەرێمی کوردستان دروستە بێتەوە جارێکی تر بۆیە ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتیش فشارێکی زۆرەکەن و ئێستا شاندێکی دیبلۆماتکاری وەزارەتی خارجی کە بندۆنە گفتوگۆ لەگەڵا کرد لەگەڵ هەنێکیانە کرد لە هەولێرن و یەکێک لە بابەتە سەرەکیەکانیان پرسی هەڵبژاردنە و بابەتی دووهەمیان بریتێ لە پرسی نەوت چونکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و میدیا جیهانیەکان ئەزارن کە بابەتی نەوت لە هەرێمی کوردستانە ڕاستە بووە هۆی بەرەو پێشبردننی بەشێک بە شێوەیەک لە شێوەکان ڕێگاوبان دروستکردن لە بەشێک لە هەرێمی کوردستانە بەڵام دابشکردنی هەرێمی کوردستانی لێکەوتەوە بەکارهێنان بوو بۆ کڕینی وەلا بۆ زیاتر سەپاندنی حکمی تاگڕەوی لە هەرێمی کوردستانە هەموو ئەمانە وای کرد کە نەوت وەکو بەڵایەک ببیندرێت بۆ معنایانی ئەگەر نەوت نەمێنێ هەرێمی کوردستان دەوێتە بەهەشت و هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نامێنێت کێشە کۆمەڵی کێشە هەر ئەمێنێ بەڵام یەکێک کێشەیەکی سەرەتانی و سەرەکی لە هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان وەکو ئۆکسیژین پێویستی پێێتی بریتە لە مەسەلەی موچە و بودجە کە لە عێراقەوە زمانی بکە و بوچێ بێت بابەتێکی تریش بریتە لە بیرروبۆچوون و ڕای کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە چۆن ئەم بابەتی پرسی نەوت و پرسی مافی مرۆڤ و پرسی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێ ئەمە هەمووی ئەبێتە هۆی قەناعەتێک ئەبێتە هۆی قەناعەتێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ چاودێران کە چاودێری دۆخی هەرێمی کوردستانەکەن کە هەرێمی کوردستان لە ئێستاە بەبێ نەوت بەبێ ئەوەی کە خۆی نەوت بفرۆشێ و تەسلیمی عێراق بکرێ لە دۆخێکی ئابووری باشترا بێ و لە ڕووی نێودەوڵەتیش و پشتگیری هەیە و عێراق هیچ حجەیەکی نامێنێ بۆی بودجەی هەرێمی کوردستان ببڕێ. باش ئەوەی کە لە پرۆژه یاسای 2023 کە ئێستا ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە بۆ پەرلەمان نێدراوە پشکی هەرێم زامن کراوە کێشەی موچە مەسەلی پرۆژەکان ئەگەر ڕێکەوتن بکرێت دەست نەبواری جێبەجێ یاخود کێشەی موچە و پرۆژە ئەوانەمان نامێت لە کوردستان بەپێی ئەو نەسەی کە لە بوجا هاتووە و لە دوای بڕیارەکەی پێچێت بەشێکی تعدیل بکرێتەوە بڕیارەکەی دادگای پاریسیش لەسەر مەسەلەی ڕێکەوتنی نەوت و کاک محەممەدیش باسی کرد ئەگەر ئەو بابەتە بە تەواوەتی یەکلایی بکرێتەوە پرسی نەوت یەکلایی بکرێتەوە و نەوت سۆمۆبی فرۆشێ بە تایبەتی فرۆشتنەکەی یعنی چکم نەوت کۆمەڵە مەرحەلەی دەرهێنانەکەیەتی مەسەلەی پشکی کڕی کۆمپانیەکانە هەموومانە ئەمێنێت بەڵام لانی کەم ئێمە لە بەرچاومان ڕوو ئەبێ هەوڵاتیانی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان داتای دروست و واقعی جێگیری بۆیە لە عێراقەوە کە پشکی هەرێمی کوردستان لە نێوان 16 بۆ 7 تا 20 تریلیۆن دینار ئەبێ بە هەموو ئەو بابەتانەی تر مەسەلەی دایرە فیدراڵیەکان مەسەلەی پترۆدۆلار و ئەوانە مەسەلەی پەرپێداری پارێزگاکان هەموو ئەمە ئەم بەرچاوڕوونیە لە ئابووریە لە زانستی ئابووریە کە تۆ زانیت خەمڵاندنێکی جێگیرت کرد هاوڵاتی زانی کە لە کاتی خۆیان لە 20 مانگە لە سەری مانگە لە کەیا بێ موچەی خۆی وەرەگرێت ئیستیقرارێکی ئابووری لە دارایی لە هەرێمی کوردستانە دروست دەکات و ئەبێتە هۆی بوژانەوەی زیاتری هەرێمی کوردستان و ئەبێتە هۆی ئەوەی کە حکوومەتی عێراق کۆمەڵە بانقی زۆری فیدراڵی هەیە بێنێتە هەرێمی کوردستان کە ئەو بانقانە پشتگیری جوتیارانەکەن پشتگیری فەرمانبەرانەکەن پشتگیری دەستی کارەکەن پشتگیری و بەرهێنەرانەکەن هەموو ئەمانە بەهۆی ڕێکنەکەوتنی بوجە و مەسەلەی بابەتی نەوتەوە هەرێمی کوردستان لێ دابڕاوە کە زیانەکانی بە ملیارەها دۆلار ئەخەمڕێنرێ ئەنجا بەڕاستی بابەتێکی تریش کە لە کۆڵ هەرێمی کوردستانە بێتەوە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بابەتی قەرزەکە لەسەر دەوڵەتی عێراق ئەیتر پێویست ناکە هەرێمی کوردستان قەرزی کۆمپانیای نەوت و قەرزی تورکیا و قەرزی رووسیا و قەرزی وڵاتانی تر بێنتە سەر خۆی بە ناوی موچەوە ئەم قەرزانە ئەبێتە مەسئولیاتی حکوومەتی عێراق قەرزەخۆنەکان ناڵم قەرزی تازە و ئەمە مەسئولیاتی حکوومەتی عێراقی خۆی لێ بەرپرسە چۆن قەرزی یابانەیەتەوە چۆن قەرزی سینەیەتەوە چۆن قەرزی ئەمریکایەتەوە هەرێمی کوردستان پێ ڕێکەوتنی کە کردوێتی لە بودجەی 2023 و ڕێکەوتنەکانی پێشووتریش هەرێمی کوردستان لە بودجەی فعلی ئەو پشکەی خۆی وەرەگرێت کە ئەمەش بۆ خۆی لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و لە قازانجی دۆخی ئابووری هەرێمی کوردستانە بەڵام ڕەنگە لە قازانجی
هەندێک کۆمپانیان نەبێت کە بەرژەوەندی ڕاستەوخۆیان هەیە لە ناردەکردنی نەوت وە سوودمەندی سەرەکین و لە قازانجی دەوڵەتی تورکیاش نەبێت کە سوودمەندی سەرەکیە لە بابەتی نەوتە. باشە بەس بەڕێزت پێ دوایە جگە لە ڕووی ئابوووریەوە کە لێکەوتەی دەبێت لە ڕووی سیاسیشۆ لەسەر هەرێم لێکەوتەی دەبێ ئەم مەسەلەی نەوتە ڕاگررتنی نەوتەکە؟ باڵێ ئەگەر ڕێکەوتنی کۆتایی بکرێت بە تایبەتی ئەگەر نەبێت هۆکاری ئەوەی کە بەرپرسانی ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان لە هەولێر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەستبەرداری ئەو ئینکاری و بڵێن ملنەیانە ببن و بە پێی دەستور و یاسا لەگەڵ عێراق ڕێکەوتن بکەن بەڵێ کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری ئەبێ و لە ڕووی سیاسی و دیموکراسی شۆ کاریگەری ئیجابی لەسەر هەرێمی کوردستانە بێ ئیتر ئەوە چەسپێت لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە هەر کەسێ لە هەولێر حکم کات هەر کەسێ زۆری نەبێت لە هەولێر بودجەکە لە عێراقەوەیەت هیچ کەسێ ناتوانێت دەستگرێت بەسەر پشکی سلێمانی پشکی دوهۆک پشکی هەولێر پشکی هەڵەبجە ئەمە دیسانەوە لەو ناحێشەوە بۆ توازنی هێز لە کوردستانە کاریگەری هەیە بۆ بژانەوە بابەت دیموکراسیش کاریگەری هەیە و هەروەها کاک حەکیم ڕاستی ئەبێتە هۆکارێکی ئەوەش کە هەرێمی کوردستان پێگەی خۆی لە عێراق بەهێزکە هەرێمی کوردستان چەندە پێگەی خۆی لە عێراق بەهێزکە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە بە قازانجی هەوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد دەخولەکێکمان ماوەگەر چەندسەرێکتر بە کورتی سوپاس دەکەم باسی قەرەبوومان کرد ئێستا قسە ئەگەر قەرەبوویەک لەم بڕیاری دادگەی دەستی ناوبژوانی پاریسێ بێ دەبێت کێویدە تورکیا دەڵێت بێ عێراق قەرەبوومان کاتەوە عێراق باسی قەرەبوو دەکا چۆنەوە؟ خۆی مشکلەکە ئەوەیە چونکە دەقی قراری تحکیمەکەی دادگای نەوبژێوانی پاریس هێشتا بڵاو نەبووتۆ خەڵکی جیاجیا میدیای جیاجیا هەریەکە و ڕقەمی جیاجیان بڵاو کردوتۆ تەفسیر و تەویلیان کردووە بەشێکی زۆری بۆ ئیتجاه سیاسی کە خۆیان ویستویانە بۆیە لە ڕاستیە قورسە بڕوا بە هیچ بکەی بەڵام ئەوەی کە هەیە کە لە نەتیجا بەپێی دەقی لیژنەی تحکیمەکە بۆ ماوەی نێوان ساڵانی 2014 تا 2018 1.4 میلیارد دلار قەرەبوویان پێبژاردنیان داوە بەسەر تورکیا کە ئەبێ ئەم پارە با بە عێراق تەنها قۆناغی یەکەم کە لە ئەو ماوەی 14 تا 18 ئەوەی تر کاک محەممەد 2010 تا 2023 هێشتا ئەمە بڕیاری لەسەر نەدراوە نازانرێت چەنەوە چۆنە بێ لە بەرامبەرە تورکەکانیش ئەڵێن ئێمەش کۆمەڵێک کەیسە بووە مەسەرەن عێراق بەشی خۆی پارەی ناوە بۆ سیانەی بۆڕی عێراق تورکیا لە ساڵانی نەوەتەکانەوە هەتاوەکو ئێستا با بڵێن ماوەیەکی زۆر سیانەی پێویست بۆ ئەو بۆ ڕێلایەنی عێراقی پارەی نەداوە کۆمەڵە ئیشکالی تر هەبووە عێراق ئیلتیزاماتی دارایی خۆی جێبەجێ نەکردو دەوڵەتی عێراق مەبەستمە تورکەکانیش داوای ئەمیان کردو ئەوەنج لە بەرامبەر دادگا بڕیاری یاوە پارەیاوە بۆن بۆیە لە نەتیجا ئەگەر عێراق ئەوەی ئەکەوێتە سەریبیە بە تورکیا و تورکیاش ئەوەی ئەکەوێتە سەریبیە بە عێراق ئەمێنێتەوە فەرقێکی چەند سەد میلیۆنێک بەپێی ئاخر تەقریر کە من خوێندمەوە لەسەر ئەو مەسەلە لە ئەوەی سایتی میدل ئیست ئای ئەڵە چەند سەد میلیۆنێکەوە ئەم چەند سەد میلیۆنە دەوڵەتی تورکیا ئەبێ بیا بە عێراق بەڵام تورکیا خۆی نایە ئەبێ هەرێمی کوردستان هەولێر لە جیاتی تورکیا بە شتێک بۆ چێرێ من پێشتریش لە مقابلەیەکی CEO پێشتری کۆمپانیای گەناڵ ئینەرژی ئەڵێ بەشێک لەو ڕێکەوتنی لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا هەیە کۆمپانیای وزەی تورکیا هەیە لەگەڵ کۆمپانیای بۆتاش ئەوەی بۆڕی و ئیداری بۆڕی نەوتی عێراق تورکیاکە لەم معاملە لەم ئاڵوگۆڕایی کە لە بینی تورکیا و هەرێمی کوردستانە هەیە هەرچی غرامە و سزایە بکەوێتە سەر لایەنی تورکیا بێ هەرێمی کوردستان بیبژێرێ یعنی ئەگەر هەر سزا و پێبژاردنێک بڕوا بۆ تورکەکان ئەوان ڕێک وەسڵ و فاتورەکە نێرن بۆ هەولێرە بێ لە هەولێرەوە پارەکە بدرێ ئەمەش تا چەند دەقیقە لە ڕاستیان نازانم چونکە ئەو ڕێکەوتنی بینی تورکیا و هەرێمی کوردستان ئەوەی کە لای خۆمان بە ڕێکەوتنی 50 ساڵە ناوە برێ تا ئێستا نەکەس بینیوێتی نەکەس ئەزانێت چۆنە نە دیارەکە ئیمزای کردووە هەتا زۆر قسە هەیە ئەڵێن ئەمە ئەساساً هەر ڕێکەوتنێکی نووسراونی هەر شتێکی زارەکیە لە بینی چەند دووسێک کەسا ڕێکەوتون لە سەریوتەوە قۆناغی دومیژماوە سکاڵاکە بۆ 2023 بەڵێ ئەوە عادەتەن دادگای نەوبژێوانی پاریس لیژنەیەکی خوبەرایان هەیە پسپۆر و شارەزای مەجای پیشەسازی نەوت و ئابووری و دارایی ئەمانە ئەوانیان بڕیار لەسەرەوە دەن بڕی غەرامەی ئیشەکە لەسەر دەوڵەتی تورکیا لەو ماوەیە بێ چەند بێ ئیتر ڕەنگە ئەمە ساڵێکی کە دوانی کە جارە دیار نیەکەی ئەم نەتیجەی ئەم تحکیمی دوم دەرەکەوێت بەس لە ڕووی نرخەوە ئێستاگەر سۆمە و بیفرۆشێ باشترە بۆ هەرێمی کوردستان هەمیشە نەوتەکە باشە هەمیشە نەوتی هەرێمی کوردستان لە ئێستا نزیکەی 15 دلار بۆ هەر بەرمیلە کەمترە لەو نەوتەی سۆمەوە نەوتی عێراق کە سۆمەی فرۆشە کە تەمە نەوتی عێراق و نەوتی کوردستان بە تایبەتی ئەو بەشەی نەوتی عێراق کە لە جیهانەوە فرۆشتی هەر هەمان نەوتی کوردستان هەمان کواڵیتیە
بەڵام کە سۆمۆی فرۆشێ نزیکەی $15 زیاتر لە هەر بەرمیلێک $15 لە هەر بەرمیلێک بەڵێ جاواب باش نییە بۆ هەرێم ئەگەر ئەم ئیتفاقە ئەگەر لە ڕووی دارایی و بازرگانیەوە تەماشای بکەی فعلەنەوە باشە و هەر ئەوە شەوەکەوەی کە کاک سەرکەوتوتی بڕێکی زۆری خەڵکی کوردستان پێی باشە سۆمۆ بفرۆشێ باش لە ڕووی دارایی و بازرگانی و باشتر لە حکوومەتی هەرێم بەڕست ئەوە بە دوور دەبینی جارێکی بۆ عێراق و تورکیا ڕێگەبدەن هەرێم بەس خۆی نەوتەکە بفرۆشێتەوە قورسە ئەزانی چۆن ئەوە مەسلەیەکی مشکلەیەکی سیاسیە با بڵێن وابەستەی هاوکێشێکی سیاسیە تۆ نازانی چۆنە بێ بەڵام ئەوەی وازەحە لە ئەمڕۆ تورکەکان بە جەڕێی قەڵەمێک لە لەحزەیەکە بۆ ڕێکەیان داخست ئەڵێن ئێمە پابندین بە قەراری محکەمەوە ئێمە گوێ لەو کەسەیەگرین کە وەزارەتی نەوتی عێراق بەناوی وەزارەتی نەوت و عێراق و قسەیەکە ئەڵێ با نەوتەکە بڕوایان نەڕوە وەکو مەسلەیەکی بازرگانیەوە مامەڵە لەگەڵاکەی سواس دەکەم نهێنێکی ڕازی بوون بەو ڕاگرتنە لەبەرەوەی تورکیا ناتوانێت یاخی بێ لە بڕیارێکی تەحکیمێکی دادگای نەوبژیوانی نەودەوڵەتی ئەمە زیانی هەیە بۆ سومعی بازرگانی و ئابووری لە تورکیا ئەمە زیانی هەیە بۆ ئەو ئیندێکس بۆ ڕنگ و دەرەجەی تورکیا لەو ئیندێکسانەی ساڵانە و مانگانە ئەکرێ بۆ ژینگەی کار و بزنس و بەرهێنان لە هەر وڵاتێکە تورکیا وڵاتێکی پێشکەوتوی OECD ناتوانێت ڕیسک بە سومعی خۆی بکات لەبەر کەیسێکی وا بچوو دەکەم کاک سەرکەوت 5-6 خولەکێکمان وا بە کوردستان پرسیارێکی تر هەندێک بۆ نمونە لایەن وا بەستی دێکەنەوە تەسلیمکردنی نەوت پەیوەندی بە ئەوەیە کارێم سەروەری لە دەستدا خوێنەوەی بەرز بۆ ئەم پرسە چییە؟ بابەتێکی هەڵە هەیە لە ڕاستە لە هەرێمی کوردستانە و هەندێکیش بەڕاستی کەسانێک ڕایکەن کە تایتڵی ئەکادیمیان هەڵگرتووە سیاسیەکان نەبڵە ڕاستیوانی کە ئاگاداری ئەم تێگەشتن شتێک نییە بە ناوی سەروەری هەرێمی کوردستان یعنی لە یاسای نێودەوڵەتیە هەرێم سەروەریەکەی بەشێکە لە سەروەری عێراق لە ڕاستیە پێویستەکە قسە لەسەر سەروەری عێراق کرێەوە هەرێم پارێزبەندی لەسەر هەرێم و پاراستنی هەرێمی کوردستان لە چارچەوەی سەروەری لەسەر دەوڵەتی عێراق نەک هەرێمی کوردستان بەڵکو ئەمە لە ڕاستیە یەک تاکە زیانێک کە هەیبێ لە ئێستا بە پێ ئەو داتا و زانیارانەی کە بەردەست کەوتون سەر ئەو لایەنانەیە کە لە پشکیان هەیە لە نەوتی هەرێمی کوردستان چ هەندێک لۆبیست هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە هاواریان لە هەڵساوە بەم بڕیاری دادگای پاریس و دژی عێراق وەستاونەتەوە و هەندێک کۆمپانیاش لە هەرێمی کوردستانە کە کارەکەن بەڵام بە دەرەجەی یەک ئەو کۆمپانیانەی کە لە حیزب دەسەڵاتدارەکانەوە نزیکن کە ڕۆڵی سەرەکیان هەیە لە هەناردەکردنی نەوتە و پشکی سەرەکیان هەیە لە فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەمان زیانمەند دەبن کە ناتوانێت لەو پشکەی کە لە بودجەی گشتی عێراقا بۆ هەرێمی کوردستان دانرێت ئەمانە بەوەکو ئەو پارەی کە لە نەوت ئەیبەن بیبنەوە تا ئەمە زیانی ئەبێ بۆ ئەوان بۆیە هەڵایەک دروستەکەن میدیایەکی زەبەلاحیان هەیە دەنگدانەوەی دروستەکەن کە قەزەکەکەن بە قەزەیەکی قەومی قەزەیەکی عێرقی ئەم بابەتە قەزەیەکی سیاسیە و قەزەیەکی ئابووریە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانەوە هیچ پەیوەندی بە قەزەیەکی عێرقیەوە نییە سبەینە ئەنباری جواب بکات هەمان مامەڵەیەک هەڵاکرێ سبەینێ بەسڕەش بیکە هەمان مامەڵەیەک هەڵاکرێ لەبەرەوە ئەمە لە چوارچێوەی دەستور و یاسا ئەبێ یاسای نەوت و غاز دابنرێ و چوارچێوەیەک بۆ فرۆشتن و هەناردەکردنی نەوت دابنرێ لە دنیایە فرۆشتنی نەوت دەبێ دەوڵەتی فیدراڵی لە کەنەدا و لە تەنیشتمانەوە ئەمریکا کە وڵاتانی دیموکراتی وجودی نییە ینی شتێک نییە بێ پرسی دەوڵەتی فیدراڵی نەوت بفرۆشێ بۆیە ئەم جۆرە ئارگومنتە دروستکردنا کە سەروەری هەرێمی کوردستانە خاتمە درسێت لە ڕاستیە هیچ بنەمایەکی نییە و بەپێچوانەوە بۆ قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە ڕووە سیاسیەکەشیەوە و لە ڕووی ئابووریشەوە ئەو خاڵانەی کە پێشتر باسمان کرد کاک حەکیم ئێمە تەبعاً پێشووتریش کە من پەرلەمانتارم لەگەڵ هاوپەیمانی هیوایە چەندین جار خاڵمان خستە ڕوو بۆ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا و کە ئێستاش دەتوانن پشتی پێ ببەسن بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقا و پێشنیارێکمان بۆ کردن کە ئەو کاتە کارتی هەرێمی کوردستان بەهێزتر بوو ئەتوانی عێراق ڕازیکەن بیکە ئەویش دروستکردنی بۆردێک بوو لە بری سۆمۆ یان سۆمۆ فراوان بکرێ کە هەرێمی کوردستان ئەندام بێت لەو بۆردەیە و ئاگاداری قەترە بە قەتری نەوتی بەسڕەش بێت نەک بەسی هەرێمی کوردستان هی هەموو پارێزگاکانی عێراقیش بەڵام ئەو کاتە یاخیبوونێک ڕوویداوە ئەوە دەرەنجامەکەیتی کە ئێستا بینین ئێستا لە ڕاستی هەرێمی کوردستان تەنها ئەم کێشەی نییە کێشەی نەوتی هەیە لە ئاسی نێودەوڵەتی کاک حەکیم ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی کە ئیتر دەرفەتی نەماوە بابەتێکی تر هەیە بابەتی شەرعیەتی دیموکراسیە کە لە هەرێمی کوردستان کەوتوتە ژێر پرسیارە و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر نیگەرانە لەم بابەتە و فشارێکی زۆر لە هەولێر هەیە تاوەکو پرسی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستانی جێگلایی بکرێتەوە کە ئەمەش دیسانەوە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کاک حەکیم ئەمێ آخر نقطە
آخر شت کە باسی بکەم ببوورە پێش پرسیارەکەت بکەی ئێوە زانن کە هەوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەهۆی ساردیەک کە کەوتە نێوان پەیوەندی بەغدا و واشنتۆنەوە چ لە بازاری عراقی هات بە ئێستاشەوە نرخی دۆلار و دینار هەتاوەکو ئێستا جێگیر نەبووە دۆخێکی شلۆقی لە عراقا دروست کردووە بۆیە هەڵهاتن یا یاخیبوون لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دەوڵەتێکی وەکو سین ناچێتە سەر بۆ رووسیا بە ئاسایی ناچێتە سەر هەرێمی کوردستان زۆر زیانی لێکە ئەگەر گوێ لە ڕاستباردەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی نەگرێت. باشە بە کورتی زۆر بە کورتی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەکان وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێکخراوی لێبوونی نێودەوڵەتیە گۆڤاری فۆرەم پۆلیسیە چییە ئەو هەموو راپۆرتە لەم تەوقیتێدا وە سەبارەت بە ئەو تووڕەبوونەش لەسەر ماڵە کارتۆنیەکە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ تەمانەوە وەرگێڕانێکی چەند هاوڕێکی تیش قسەیان تیا کرد وەرگێڕانێکی هەڵا بۆ وشەی ماڵە کارتۆنێکە کراوە هاوس ئۆف کارتس تعبیرێکی سیاسیە بۆ شلۆقی یان شێواوی پێک هاتەیەک دروستەکرێت یا خانوویە کە ئەساسەکەی شلۆق بێ یان ناجێگیر بێ دروستەکرێت بە معنای ماڵی کارتۆنی یان مقەبا لە ئەوەی لە عیبارەتێکی تر هەیە لە ئینگلیزیە پێوترێت کۆماری مۆس زیاتر بۆ ئەوە بەکارێت کە پاپێتە لە ئینگلیزیە بۆیە هێنەکە غەڵەت کرا بەڵام باز لە شلۆقی دۆخی هەرێمی کوردستانەکە واضحە کە دۆخی هەرێمی کوردستان زۆر شلۆقە ینی تعبیرێکی دروستە ئەوەی کە راپۆرتەکەی فۆرن پۆلیسی کردوێتی راپۆرتەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی هیومان رایتس وۆچ راپۆرتی وەزارەتی دەرەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەوە بە ئەمساڵیشەوە زەختیان لەسەر هەرێمی کوردستان زیاد کردو بە تایبەتی پرسی ئازادی خوازانی بادینان زیانێکی یەکجار گەورەی لە سومعە و لە ناوبانگی هەرێمی کوردستانەوە لە ئاستی سیاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڵام بەهۆی شەڕی داعشەوە دان بەخۆداگرتن هەبوو لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بەڵام ئێمە ئاگادارین لە ئێستایا ئەو دانپێداگرتنە نەماوە و ئەمریکا وەکو جاران بێدەنگ نابێت لە ئاسی پێشەکارەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. باڵە سوپاس دەکەم کاک محەممەد زۆر بەکوردنی خولک پشکی کۆمپانیەکان دابەزیەوەینەوە لە هەرێم کار دەکەن زۆربەی هەمووی تقری هەمووی پشکەکەی شتێکی لێ بۆتەوە بەڕادەی 10% هەیە 6% هەیە 14% هەیە 24% بەهای پشکەکانیان کەمی کردووە و زۆر زیاتریش کەمەکە ئەمەس ئەوەن دابەزیوە هەمووی چاوەڕوانەکان ئەوەیە لە چەند ڕۆژێکان نەوتی کوردستان دەست پێ بکاتەوە هەناردەکردن دەست پێ بکاتەوە بەڵام جارێ نازانین سوپاس بۆ وەرەزان محەممەد حوسێن و سەرکەوت شەمسەدین سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ